تاقیکردنەوەیەکی سادە دووبارەکردنەوەی چۆنێتی هەڵدانی موشک دەردەخات. Put the tablets in there. حەبەکان لەوێ بخەرە ناوی و دواتر دای دەخەیت و کاتێک ئاوەکە تێکەڵ بە حەبەکان دەبێت فشار دروست دەکات. ئەمە یەکێکە لەو تاقیکردنەوەانەی کە زارینە سالیدۆ فێری کچانی هۆزی پاسکوایاکی لە شاری تووسان لە ویلایەتی ئەریزۆنا دەکات. لە ساڵی 2016دا سالیدۆ بەرنامەی تیکن سپیسی دامەزراند کە ماوەی 36 هەفتەیە و تێیدا تیشک دەخاتە سەر فێرکردنی کچانی ڕەسەنی ئەمریکا دەربارەی بابەتەکان لە بیرکاریەوە تا فیزیا. ئێمە دڵنیا دەبینەوە لەوەی کە نەک تەنها فێری زانست و تەکنۆلۆژیا و ئەندازیاری و ماتماتیک دەبین، بەڵکو کەمێک فێری کەلتورەکەش دەبین. هەروەها بۆ یەکچە جیاوازەکان خەڵی جیاوازیان هەیە، بۆ یەکەمێک دەربارەی چیرۆکەکان فێر دەبین، وەک ئەوەی چیرۆک نووسمان هەیە لە هۆزە جیاوازەکانەوە هاتوون. سالیدۆ وانەی فێری کچانی ناوچەکانی تری ئەریزۆنا کردووە، نیو مەکسیکۆ، کۆلۆرادۆ، مینسۆتا و ئەلاسکا. تێبینی ئەوەی کردووە کە لە کاتێکدا زۆرێک لە کچان گرنگی بە زانست و تەکنۆلۆژیا و ئەندازیاری و ماتماتیک دەدەن، بەڵام زۆر جار ئەمە کاڵ دەبێتەوە کاتێک تەمەنیان بەرز دەبێتەوە. بۆیە تا ئەو کاتەی کە ئەوان ڕێک لەو تەمەنی خەندنی ناوەندیدا دەبن ئیتر زانستیان ناوێت، بۆیە ئەمە کەمێک پێش ئامادەیی بۆیان دەست بەسەر دەکەین وە قۆناغی 9دا بەلەوەی بگەنە ئەو خاڵە گرنگە لە قۆناغی 12دا کاتێک ئەوان بە تەواوی واز لە خوێندن دێنن یان ئیتر گرنگی پێنادەن. سەنەریکا کە تەنها ناوی یەکەمی بۆ دەنگی ئەمریکا ئاشکرا کردووە، یەکێکە لە گەنجترین بەشداربوون. چونکە شتی جیاواز لەو بارەیەوە فێر دەبیت و دەتوانیت ئەو شتانە فێربی کە نەتزانیوە. لە کۆتایی پرۆگرامەکەدا خوێندکاران چوونە کەمپی واڵایی لە شاری هانتسڤیل لە ویلایەتی ئەلەباما بۆ دابینکردنی بودجەی گەشتەکە کە نزیکەی $2000 تێدەچێت بۆ هەر خوێندکارێک. کۆمەلگاکە لە چێشتخانەیەکی ناوچەکەدا کۆکردنەوەی پارەیان ئەنجامدا. دەستکردن بە وتیوێژ لە سەر بەرنامەی واڵایی بۆ ئێمە تەنها جۆرێک لە واتای هەبوو، چونکە لەگەڵ کچانی گەنجدا کار دەکات لە بەرنامەکەدا. دەرفەتە بۆ فێربوونی بیرکاری و زانست و هەروەها ڕەنگە دەرفەتێک بێت بۆ چوونە کەمپی واڵایی. ئەم ئەزمونە لە کەمپی واڵایی سالیدۆ هیوادارە کچەکان هەن بدات بۆ بەردەوامبوون لە پیشەکانی زانست و تەکنۆلۆژیا و ئەندازیاری و ماتماتیک. وریاکاڵێ بۆ ڤێرجینیا ووناوان لە تووسان ئەریزۆنا دەنگی ئەمریکا.